بەهۆی جێبەجێ نەکردنی یاساکانی ژینگە شارەکانی کوردستان تا دێت زیاتر ڕوبەڕووی مەترسی دەبنەوە ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان کار نەکەن بۆ پاراستنی ژینگەی کوردستان نەوەکانی داهاتوو ڕوبەڕووی مەترسی ژیان دەبنەوە. یاساکانی پاراستنی ژینگە بێ لە هەموو دام و دەستگاکانە بەڕاستی کاری پێ بکرێت. یاسای باشمان هەیە بەڵام کاری پێ ناکرێت بەداخەوە کارپێکردنەکەی بە شێوەیەک بێکەم هەموو بەرەنگاربوونەوەیەکی خراپمان بۆ ژینگە ئەبێ یعنی بڵین محاسبە بکرین لەسەری و غەرامە هەبێت و بە هەر شێوەیەک بکەمە بتوانین ژینگە بپارێزین چونکە بەڕاستی تێکچوونی ژینگە مەترسێکی زۆر گەورەی هەیە نەکە لەسەر خۆمان لەسەر تاکەکانی داهاتوومان چونکە ئەمە هەر ژینگەی ئێمە نییە ژینگەی نەوەکانی داهاتووشمانە لەبەر ئەوە زۆر پێویستە هەر لەسەر نەک بڵم لە سەرەتایی لە مناڵێکەوە کە تازە فێری ئەبێت ئەبێ فێری پاراستنی ژینگە و خۆشویستنی ئاژەڵ و دار و درەخت و سەرچاو ئاوەکان بپارێزێک ئەمانە هەمووی دووبارە لە گەورەیی ڕەنگی لێ ئەداتەوە. لە سلێمانی ڕێکخراوی ئازادبوون کۆنفرانسێکی ژینگەی ڕێخست. شارەزانی ژینگە و پسپۆڕان لەسەر هۆکارەکانی پیسبوون و تێکچوونی ژینگەی کوردستان بەهۆی کارەساتە مرۆییەکان ڕوونکردنەوەیاندا. بە باشمانزانی یەکەم سیمپۆزیۆم بۆ تێگەیشتن لە بارودۆخی ژینگە لە سەر زمانی دوو گروپ خەڵکەوە ئەم چالاکی ئەنجام بین. یەکێکیانەوانەی کە پسپۆڕن و بە دوواداچوونیان کردو گرفتەکانی ژینگە ئەزانن و یەکێکیشانە و لایەنانەی کە لە شاری سلێمانیە و لە عامی کوردستانیشا بەرپرسن لە سەرکەیسی ژینگە. فەرمانگەی ژینگەی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی دارستان و پاوان لە سلێمانی بۆ حکومەی خطوڕە هەیە لەسەر خاک لە ئەزمەیە و هەموو عناسڕەکانی کەی ژینگە مشکلی هەیە. بە تایبەتی ئێستا کەمپینێکی جیهانی هەیە بە ناوی خاک بپارێزە کە دیارە ئاماژەی خەتەر هەیە لەسەر ژینگەی کوردستان. بۆیە ئێمە کە جۆمان لە پسپۆڕانە گرت تێگەیشتین بەڵێ مەترسی هەیە و ئێمە پێویستەکە یەکەم کار هەنگاو بنین لەگەڵ ئەم ڕێکخراوانە دوای پەیوەندی بە هەموو کەمپینانێکەوە بکەین. ماوەی چەند ساڵێکە دارستانەکانی کوردستان بەهۆی نەپاراستنیان لە دەستی مرۆڤ و ئاگرەوە لەناو دەچن. بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی دەڵێت ئەوان کارمەندیان کەمە و ناتوانن پارێزگاری لە دارستانەکان بکەن. هۆکاری سووتانی دارستانەکان چییە؟ هۆکاری سووتانی دارستانەکان ئەوەیە کە پەیوەندی بە دوو هۆکارەوە. یەکێکیان هۆکارێکی سروشتیە کە ئەمە لە سایە 5 هۆکاری سووتانەکان لە سایانەوە 5 هۆکاری دەستی مرۆڤەکانە. دەستی مرۆڤەکانی چییە؟ کۆمەڵە خەڵکێک تۆ شاخی گۆیژەیەکێکە لەو شاخانەی کە ڕووی سلێمانیە کە سەیرانکەرێکی زۆر لە وەرزی هاوین و لە کاتی عوتڵەکانە ڕوویتیەکەن. اینجا ئەمە پێویستە خۆی ئێمە ئەمەشمان کردو بە واجب لەسەر پۆلیسی دارستان و بەرگری شارستانی کە لەو کاتەیە هەم حریقمان بۆ بنێرنە سەرەوە کە لەو کاتەیە پۆلیسی دارستان ئامادە بێ ئێمە بەهۆی نەبوونی پاسەوانی شۆ ناتوانین بە تەواوی پارێزگایی لەو 2008 دووەنەمە بکەین. بڕینی دارستانەکان و زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل و پاژماوە مرۆییەکان و تێکەڵبوونیان بە ئاوی ژێرزەوی و نەبوونی ڕیسایکلین و پاژماوەی کارگەکان هۆکارن بۆ پیسبوونی ژینگەی شارەکان. پابەند نەبوون بە یاسا ژینگەیەکانیش هێندەی دیکە دۆخی ژینگەی کوردستانی شێواندووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.